لە هەموو شوێنێ بوون و تەواجودی دەستگای خێرخوازی بارزانی نەبینین کە خزمەت بە دانیشتوانی هەرێمی کوردستان و بە تایبەتیش خەڵکی لێ قەوماوەکەن. من ئەمڕۆ دوای 20 ساڵ تێپەڕبوون بەسەر دامەزراندنیم دەستگایەدا سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی موسا ئەحمەد میوانی منە لە ستۆدیۆ. کاک موسا بەخێر بێن. زۆر سپاس. زۆر چوارمان و نەبن زەحمەتتان کێشە. ئەرک و کارەکانی دەستگای خێرخوازی بارزانی بەرچاوە، هەموو خەڵک ئەیبینێت و ئەزانن ئێوە چه خزمەتێکی گرنگ پێشکەشەکەن. پێمان بڵێن ئەم گڕوتینەتان لەکوێوە سەرچاوەی گرتووە؟ بە تاکید ئەرکێکی پیرۆزە. ئەمان هەمیشە لەگەر کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانیش ئەوەم باس کردووە کە خوا ئێمەی خۆش دەوێت کە ئەو ئیشە خۆشە، ئەو ئیشە جوانەی بە نەسیبی ئێمە کردووە. من سپاسیان دەکەم. فرسەتێکی باشە دوای 20 ساڵ هەرچەندە زۆر جار ڕوبەڕوش ئەوەمان لەگەڕ کردوونە. سپاسی یەکە بە یەکەی کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانی بکەین، سپاسی خۆبەخشان بکەین، سپاسی هەموو ئەو بەڕێزانە بکەین کە بە ئیمکانیات بە ئامۆژگاری بە کاری ڕاستەوخۆ هەوبەشیان کردووە لەگەڵ ئێمە کە بەڕاستی کەم نین. ژمارەیان گەلێک زۆرە کە من دڵنیام کە سێ بەشی کوردستان ئەو تموحەی هەیە ئەگەر بە فعلیش لەگەڵ ئێمە نەبوو بێت بەدڵ لەگەڵ ئێمەدا بووە. ئێمە بە جۆرێک لە جۆرەکان ئاگامان لەو دڵانە هەیە کە پاڵ پشت بوونە لەو ئیشە جوانانەی دەستگای خێرخوازی بارزانی. سپاسی ڕێکخراوەکان کەساتیەکان لە وڵاتانی ئەوروپا، لە وڵاتانی ئەمریکا، لە ئاسیا، لە دەوروبەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین کە ئەوانیش هاوبەشێکی زۆریان کردووە لەگەڵ ئێمە. دیسان سپاسی جەنابی سەرۆک بارزانی دەکەین کە هەمیشە وەکو ڕێبەرێکی نەتەوەی نیشتیمانی بۆ ئەم کەیسە مرۆڤیە بەڕاستی هاوکار هەماهەنگ و لە هەمان کاردا پاڵپشتێکی بەهێزی ئیش و کارەکانی ئێمە بووە. جەنابی سەرۆکی بۆردی دامەزرێنەرانی دەستگای خێرخوازی بارزانی جەنابی کاک مەسرور بارزانی، ئەندامانی بۆرد کە هەموو پێکەوە توانراوە ئەو ئیشە جوانانە پێشکەش بە کوردستانیان بکرێ، بە تایبەتیش کە لە ژێر ناوێکی پیرۆزدایە، ناوی بارزانی نەمر و لە هەمان کاتیشدا پەیامێکی پیرۆزی گەورەی مرۆڤایەتیە کە خزمەتکردنە، چۆن خزمەت بکەین. من نەگەر ئەوە بێت ڕوخسەت بێت بە چەند ئەوەیەک ڕستەیەک شەرحێکی ئەو داتانە بکەم لەوانە بۆ زۆر کەس جێی پرسیار بیت ئەو هەموو ملیۆنە لە چیەوە هاتووە. تەبیعی منەمەوێت ئەوە بۆ کوردستانیانی خۆشەویست باز بکەم کە دەستگای خێرخوازی بارزانی زۆر زۆر گرنگی بە داتا دەدات. هەموو ئەو ئەرقامانە تۆمارکراون لەلای ئێمە و لە هەمان کاتدا هەموو ئەرقامانە بە راپۆرت ساڵانە بۆ فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان لە بەغدا، بۆ فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان لە هەرێمی کوردستان و بۆ هەموو هاوبەشەکانی ئێمە ئەمانە راپۆرت دەکرێن و دیسان ئەرشیفێکی زۆر گەورە لە دەستگای خێرخوازی بارزانی دروست کراوە کە زۆر ڕێکخراوە جیهانیەکان تەنها 5 ساڵ بەڵگەنامەکانی خۆیان دەپارێزن، دوای 5 ساڵی تر یعنی ناتوانن ئەو هەموو بەڵگەنامە بپارێزن. بەڵام ئێمە لە بیدایەتەوە تا ئێستا هەموو بەڵگەنامەکانی ئێمە پارێزراون. هەر کەسێک لە کوردستان و لە دەرەوەی کوردستان ئەگەر بە مەبلەغێکی کەمیش هاوکاری ئێمەی کردبێت هەموو ئەو بەڵگەنامانە پارێزراون و نیەتشمان وا بووە بەڕاستی، چونکو ئەم دەستگایە لە ڕووی مؤسساتیەوە زۆر زۆر ئیشمان تێدا کردووە. ئێمە شەهادەی ئایزۆمان هەیە لە ڕووی ئیداریەوە. مەبەستمان ئەوە بووە کە وەکو سەرچاوەیەکی لێبێت بۆ مؤسساتی تریش زۆر جار بە بەخشینی یانیش بە هەندێک جار بە قیمەتیش بوو بێت ئێمە پۆلیسیمان کڕیوە بۆ ئیدارەدانی پرۆژەیەک بۆ جۆرێک لە سیستەمی ئیشکردنی خۆمان. بەڵام هەمیشە دەرگاکانمان کراوە بۆ هەموو مؤسساتی حکوومەت، بۆ غێری حکومیەکانیش، بۆ NGOەکانیش کە بێن سوود لەو ئەزمونە وەربگرن، چکو بەڕاستی مەوزوعی ئیدارەدان و ڕێکخستنی ئیدارە بابەتێکی زۆر زۆر مهمە لە هەموو کایەکانی ژیاندا، بە تایبەتیش بۆ مؤسسەیەکی لەو شێوەیە کە پەروباڵی زۆری هەیە، بەرفراوان ئیش دەکە لە وڵاتانی جیهانی. وەکو جەنابەت ئاماژەت پێدا تا ئێستامە لە 12 وڵات ئیشمان کردووە. دیسان لە ناوخۆدا لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان لە ئەمیستەوە بپرسیت موسا، یعنی ناوچەی ئێمە ناوچەیەکی کارە سادبار و خەڵک زۆر لێ قەوماوە و چێش و گرفتی
توش هاتووە لە ماوەکانی ڕابردووە لە سەردەمی ڕژێمە یەک لە دوای یەکەکانی عێراق کاولکاریەکی زۆر ینی خەڵکی ئێمە بەڕاستی پێویستی بە هاوکاری و بە خزمەتکردن هەبووە. جاران خەڵکی ئێمە چاوی لە دەستی ڕێکخراوەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بۆ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوانەی لە وڵاتانی جیاوازەوە ئەهاتنە ئێرە. تا چەند ئێستا دەستگای خێرخوازی بارزانی بووەتە ئەو ڕێکخراوەی کە خەڵک چاوی لە ڕێکخراوی یان دەستگای خێرخوازی بارزانی بێ بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییە و تا چەند توانیتوانە تەختەی هەموو کوردستان بکەن بە بێ جیاواز. یەکێک لە ئەرکەکانی ئێمە جگە لەوانەی کە باسم کردن مەوزوعی ڕێخستنی ئەو هەماهنگگیەیە، یعنی ئێمە هەرگاو باسی ئەوەمان کردووە کە لە کوردستاندا کولتورێکی زۆر جوانی بەخشین هەیە. من زۆر جار بە شانازیەوە دەڵێم کە لەو ماوەی ئیشمان کردووە لە چوارچێوەی کاری ئینسانیدا زۆر وڵاتمان بینی، کۆنفرانساتمان بینی، دیبێتی جۆرا و جۆرمان بینین لەسەر ئاستی جیهان و لە ناوخۆشدا. ئەوەی کە لە کوردستان هەیە بۆ کاری مرۆڤی بە دڵنیاییەوە دەڵێم لە هیچ وڵاتێکی تر نییە. ڕاستی ئەنی ئەمەش کولتورێکی گەورە و بەهادارە لای کوردستانیان هەیە، هی ئەم ڕۆژ نییە، مێژوویەکی دوور و درێژی هەیە. زۆر لەو گەڕیدانەی کە هاتوونەتە کوردستان لە سەدەکانی ڕابردوودا باسی ئەویان کردووە کە کورد چەندە ملەتێکی بەخشەرە، چەندە ملەتێکی میێوان پەروەرە، دەستی خەڵکی دەگریت. ئەوەی کە ئێمە بەلایمەوە کە خاڵێکی زۆر گرنگە، ئێمە توانیمان ئۆرگانیزەی ئەو کولتورە بکەین، ڕێکی بخەینەوە لە چوارچوەی موسسەیەکدا. زۆر جار بە شانازیەوە دەڵێم کە دەستگای بەد لە دەستگای خێرخوازی بارزانی ئێمە گوێمان لە وشەی دەستگای خێرخوازی نەبوو. ئەمڕۆ بەدەیان دەستگای خێرخوازی لە کوردستاندا دروست بوونە. نیشانەی ئەوەیە کە ئەم دەستگایە توانیوتی ڕۆڵێکی زۆر کاریگەر ببێنێت کە خەڵک لاسایی دەکاتەوە، خەڵکی خۆمان لاسایی کردوتەوە چکو پرۆژەیەکی سەرکەوتوو بووە. بەتەئەکید یعنی خزمەتکردنی هەموو ئەو خەڵکی ئێمە یەکێک لە ئامانجەکانی ئێمە وەکو ئاماژەم پێدا دروستکردنی ئەو پردە بووە لە ناوبینی ئێمە و لە ناوبینی ڕێکخراوانی نێودەوڵەتی. ئەگەر تەماشا بکەین لەو قۆناغەکانی مێژووی ئێمەدا بە تایبەتیش لە بیداەتی نەوەتوویەکەوە تا ئێستا ئێمە چەندین مەرحەلەمان هەبووە، خەڵک ڕووی تێکردوونە بەڵام ڕووتێکردنێکی هەمیشەیی نەبووە. بەپێی ئەو قۆناغا وەکو ئەوەی کە ڕەوشەکە سار دەبێتەوە خەڵکەکە سەحب بوویتەوە ئۆتۆماتیکیان. ئێمە وامان کردووە لە ئیشی خۆماندا لەو ماوەیەدا نەهێڵین ئەو خەڵکە سەحب ببێتەوە. مەبەستم چیە لە سەحب بوونەوەی ئەو خەڵکە ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانە، چکو هەرێکێک ئیمکانیاتێکی زۆری هەیە. تەنها ئیمکانیاتەکان ئیمکانیاتی مادی نین، لە ڕووی ئیداریەوە، لە ڕووی ڕێکخستنەوە، لە ڕووی شەفافیەتەوە، لە ڕووی پەیوەندیەوە، لە ڕووی دروستکردنی پەیوەندی کۆمەڵاتیەوە، لە ڕووی دروستکردنی شارەزاییەوە کە هەموو ئەوانە ئەزمونێکی زۆریان هەیە. ئێمە نەمان هێشتووە ئەو دابڕانە دروست ببێت. ئەگەر تەماشا بکەین لە نەوەتوویەکەوە ژمارەیەکی یەک جار زۆر ڕێکخراوی بیانی لێرە دروست، بەڵام پاش ماوەیەک ڕێکخراوەکان کەم دەبنەوە زۆر کەم دەبنەوە. 2003 بە هەمان شێوە ژمارەیەکی زۆر ڕێکخراوی بیانی لێرە بوونە، بەڵام بۆ ماوەیەکی کەم دەبینین کەم دەبێتەوە. ئێمە هەموو ئامانجی ئێمەیە، چکو ئێمە پێویستیمان بەو ئەزمونە هەیە. ئەزمونیوان ئەزمونێکی زۆر سەرکەوتووە، ئەزمونێکی دیارە، ڕاستە لەوانەیە کەم و کورتی هەبێت وەکو هەموو پرۆسەکانی تری ژیان، کێماسی هەبێت کەم و کورتی هەبێت، بەڵام هەر یەکێک لەوانە شارەزایەکی زۆریان هەیە، ئەزمونێکی زۆریان هەیە و توانای زۆریش هەیە لە پەرەپێداندا. یعنی چکو هەر یەکێک لەو کارمەندانەیە ئەو ڕێکخراوانە ژمارەیەک زۆر خوڵ و دەورەی جۆرا و جۆری دیتۆ پارەی لێ سەرف کراوە لەلایەن خودی ڕێکخراوەکانەوە بۆی ئەو ئەزمونە دروست بکرێت. ئێمە هەوڵمانداوە ئەو پێکەوەیە ئەو پێکەوە کارکردنە نەوەستێت. تەماشا بکەن سەرەڕای ئەوەی کە هەرێمی کوردستان و عێراق بە تایبەتی لە ناو زوومی هاوکاریەکان زۆنی هاوکاریەکاندا نامێنێت، بە تایبەتیش کە ڕەوشی تر دێتە پێش وەکو غەزە، وەکو ئوکرانیا، وەکو یەمەن، وەکو ئەفغانستان، ئەو ڕەوشەی کە ئێستا لە ئەفغانستان هەیە، وەکو سووریا ئێستای کە تێیدایە کە عێراق لە پاش هەموو ئەوانەیە، بەڵام ئێمە نەمانێشتە ئەو عیلاقاتە ببردرێت. بەردەوام پەیوەندیمان هەیە و ئەو ڕێکخراوانە ئاڵوگۆڕ دەکەن و بە پێی پێویستی ڕۆژیش پرۆژەکانمان دەگۆڕین. ئێستا بۆ نمونە ئاخیر پرۆژەمان چ بووە؟ سیستەمی سۆلەر سیستەم، چۆن قوتابخانەکان سوودمەندکەین لەو پرۆژانە کە لە بواری تەکنۆلۆژیاوەیە، کەواتە ئەم پرۆژانە ناوەستن. بەردەوام کۆمەلگای ئێمە پێویستیان پێ ئەگەر باری ئابووری و ژیانیش باشتر ببێت، بەڵام ئێمە لەو بوارانەدا پێویستیمان بەو ئەزمونە هەیە ئێمە تواناکانی خۆمان و ئیمکاناتی خۆمان تێکەڵ بەو شارەزایە بکەین و جارێکی تر پێشکەشی خەڵکی خۆمان بکەین. کاک موسا حەز ناکەن ئیشەکەتان زۆر قورسە، یعنی ئەمە ینی مەجاالم بی لەبەرەوەی ئەگەر سیدی چروشتی کاری و ڕێکخراوانە بکەین هەر یەکێکیان لە بوارێکە ڕاست کارەکەیان گرت، یا تەندروستێ یا سێکتەری خوێندنە یا فێرکردنە یا بەس ئێوە هەموو ئەم پرۆژانەی من لەم داتا و ئامارانە باسم کرد بەیەکەوە کۆتان کردووەتەوە لە یەک کاتا لە ناوخۆی وڵات و زۆرجار لە دەرەوەی وڵات و لە شوێنەکانی دیکەش خەریکی خزمەتکردنن.
ئەم ئەرکە زۆر قرس نییە لەسەر هەشانی دەستگاکەتان. بەڵێ بە تەئکید بەڵام ئێمە بەڕاستی بڕیارمانداوە هەر لە ڕۆژی دروستبوونەوە ئەم دەستگایە دەبێ مەزن بێت ئەبێ گەورە بێت ئەبێت لە ئاس ئەو ناوە گەورەیەدا بێت کە مرۆڤایەتی خەڵکی کوردستان شانازی پێوە دەکەن ئەرکێکی قورسە ئەرکێکی گرانە پڕژانە سەر هەموو ئەو بابەتانە وەکو خۆشت ئاماژەت پێدا هەر ئەو سێکتەرانەی کە ئێستاش شڕۆڤەت کردن کە لە 12 سێکتەردا ئێمە ئیشمان کردووە زۆر منەظەمە هەن زۆری تێپەڕێ لە 3 سێکتەر زیاتر ئیش ناکەن منەظەمەی وا هەیە لە ئاستێکی زۆر گەورەدا تەنها لە سێکتەرێکدا ئیش دەکات ئێمە بەڕاستی هەموو هەدەفمان یعنی ئێمە ڕاستە پەیامی ئێمە خزمەتکردنی خەڵکە کە لە وتەیەکی بارزانینە مرەوە حەڵقڵاوەکە خۆمان بە خزمەتکاری ئەو خەڵکەدانن هەموو ڕێگایەکیش دەگرینە بەر بۆی خزمەتێکی جوانتر پێشکەش بکەین بەڵام لە هەمان کاتیشدا بنیاتنانە ئێمە ئەمانەوێت ڕۆڵمان هەبێت لە بنیاتنانی کاری ڕێکخراوەی لە کوردستاندا و فعلەن کاریگەریشمان هەبووە من ناڵێم هەموو ئەو لاینە جوانانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە پەیوەستە بە ئێمەوەیە بەڵام دەستگای خێرخوازی بارزانانی ڕۆڵێکی زۆر کاریگەری هەبووە لە دروستکردنی کادیرێکی زۆر باش کە لە بوارە جیاجیەکاندا نەک تەنها لە ڕێکخراوەکانی NGO ئەو سەرچاوە مرۆڤیانە ئێوە چەند توانن بەڵکو لە ناو ڕێکخراوەکانی UNیشدا لە ناو ڕێکخراوە ئینتەرناشنەڵەکانیشدا ڕۆڵێکی باش بگێڕن و گەورە بگێڕن کە من هەمیشە کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانیم گوتووە یاخو وا ڕاست پێدراون بە تایبەتیش لەلایەن جەنابی سەرۆکی بۆردی دامەزرێنەرانەوە کە ئیشی ئێمە تەنها ئەوە نیە ئەو خزمەتە بکەین ئەمە ئیشە سەرەکێکە و هەر پیرۆزەکەی ئێمەیە بەڵام لە پاڵ ئەوەشدا دروستکردنی مرۆڤێکی سەخلەم دروستکردنی مرۆڤێکی بنیادنەر دروستکردنی مرۆڤێک کە بەردەوام لە خەمی خزمەتکردنی خەڵکدا بێت چۆن بتوانێت کێشەکانی پێشکەوتنی بکاتە پرۆژە جارێکی تر پێشکەشی خەڵکی بکات بە شێوەیەکی جوانتر بە شێوەزێکی باشتر و فراوانتر. کاک موسایی شەکانتان پیرۆزە و ئێمە هیوای سەرکەوتن و پێشکەوتنی زیاترتان بۆ خوازین لە کارەکانتان چکە خەڵکێکی زۆر چاوی لە دەستی ئێوەیە وەکو دەستگای خێرخوازی بارزانی چاوی لە خزمەتی ئێمە بڵێ ئێمە گەورەترین وشە بۆ ئێمە ئەوەیە کە شانازی دەکەین کە لە ئاست ئەو خەڵکەدا بین خزمەتیان بکەین چکو بەڕاستی ئەم خەڵکە ماندیبوونی زۆری کێشاوە قوربانی زۆری داوا بۆیەشە کە دەبێنین دەلیڤەیەکی وا هەیە لە شوێنێکی وا پیرۆزەوە لە ژێر ناوێکی وای پیرۆز خزمەتیان بکەین ئەمە گەورەترین شانازیە بۆ سپاس بۆی ئامادە بووین.